سڵاوتان لەبێ خۆشەویستان، من چۆمان خەسرم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لەگەڵتانم لە دیداری تایبەتم تایبەت کردو بە هەڵمەتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە لە 20 ئۆکتۆبەری 2024 ئەنجامەکانی دەبینەوە بە تایبەتی لە بازنەی سلێمانی. لە بازنەی سلێمانی کۆمەڵێ گەنج و لاو کادری پارتی دیموکراتی کوردستان لەسەر لیستی ژمارە 109 کاندیدن. ئەو کەسانە من دەدوێنم ئەمڕۆ کەژان محەممەد یا کەژانی حاجی محەممەد کەژانی شەید محەممەد لە دیداری تایبەت لەگەڵ مایوەکو گەنجە کە پێشینی کاری هەیە بە تایبەتی لە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستان. دەمەوێت کەژان خان بدوێنم لەسەر لیستی کاندی پارتی دیموکراتی کوردستان، یعنی کە دەکاتە لیستی 190 ژمارە 39. دەچمە لای کەژان خان بە خێراتنیەکەم خێراتی بۆ دیداری تایبەت لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی. زۆر سپاس دەکەم کاکسەمە، زۆر بەڕێزی. زۆر بەخێراتی لە بازنەی سلێمانی داری ڕاپەڕین کەژان خان کاندیدە. خودی کاندید بوونەکەی خۆت بۆ خۆتان چیاڵێن ئەو بەربژێر بوونە؟ بەڵێ، سڵاو لە ئێوەی بەڕێزیش بێت، سڵاو لە بینەر و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بێت. من کەژانم، کچی شەید محەممەدی حاجی کەریم، بەربژێری ژمارە 39 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. طبعاەوە شانازێکی زۆر گەورەیە بۆ من وەکو کچە شەهیدێک، وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان کە ئەو شەرەفە بە من بەخشراوە، یاخود ئەو ئەرکەم پێسپێردراوە کە یەکێک بم لە بەربژێرەکان بە تایبەتی لە پرۆسی ئەم جارێ هەڵبژاردنا کە پرۆسێکی زۆر جیاوازترە، هەم لە ڕووی تەکنیکی هەم لە ڕووی ئەو ئەجوائی کە ئەم شەرقی ئەوسەد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێستا و عێراق و هەرێمی کوردستان پێیاتی ئەپەڕێت. طبعاً بۆی کە بینەر و بینسەران باشتر کەژان بناسن، من پیانەڵێم من کاتێکە باوکی ڕەحمەتیم شەهید بوو تەمەنم 8 ساڵ بوو، دروست لە 13 ساڵیەوە وەکو پێشمەرگە ئاسا وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێکخراوەکانی یەکێتی قوتابیانەوە دەستم بەکارکردن کرد لە ناو لیژنەکانی ناو قوتابخانەکان. دواتر بۆ ڕێکخراوی ئافرەتان بۆ مودەیەکی دیاریکراوە و دواتر داخڵی ناو کاتێککە بووم بەلاو داخڵی ناو ڕێکخراوی یەکێتی لاوان دیموکراتی کوردستان بووم و هاوشان لەگەڵ ڕێکخراوی یەکێتی لاوان پلە جیاوازەکانم ئەبڕی لە ناوچەی زانکۆی ناوەند ئەکادیمەکانی ئێستا ئەرک و بەرپرسیارەتیم پێرسپێردرا بوو. لە هەمان کاتیشا بە بەردەوامی لە پرۆسەی خوێندنا بووم. زانکۆی ئەمریکی سلێمانیم تاو کردو بەشی خوێندنی نێودەوڵەتی یاسا. ماستەرم هەیە لە زانکۆی کوردستان هەولێر بەشی دیپلۆماسی و یاسای نێودەوڵەتی و ئێستا مامۆسای زانکۆم و قوتابی دکتۆرام 2 ساڵی دکتۆرامە. ئەو فلتەرم پێ بڵێ وەکو کەژان خان بەو تەمەنە بەو گەنجیەوە کە بە فلتەری پارتی دیموکراتی کوردستان هاتێپەڕیت و بەربژێر کرایت لەسەر ئەم لیستە کە لیستی یەکەمی هەرێمی کوردستانە و تۆ ئێمە ڕابرێکمانەیە وەکو لە میدیایەکی پارتیەوە قسە کەمێژ سەرۆک بارزانیە ئەم فلتەرە تقریبا ئێمە ئازانی کە ڕاستە ئاسان نییە. بەڵێ، بۆ ئێمە و بۆ من بۆ کەژان وەکو کچە شەهیدێک ئەو پەڕیشان نازیە کە یەکێک بە لە بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان کە یەکێکە لە ئەو حیزبانی یاخود بڵین ئەو پارتەیە ئەو حیزبەیە کە سەروەرێکی 3/4 سەدەیەک سەروەری تۆمار کردووە و 3/4 سەدەیەک خەباتی هەیە و گەورەترین و باڵاترین و پڕئەزموونترین و پڕخەباترین پارتی سیاسیە لەسەر نەک تەنیا ئاستی هەرێمی کوردستان و عێراق بەڵکو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. فلتەرەکان لەناو پارتی دیموکراتی کوردستانە هەروە ئاسانێت تاکو کادرێک ببێتە یەکێک لە بەربژێرەکان یاخود یەکێک لە نوێنەرەکانی ئەم حیزبە لە ڕووی ئەوەی کە ئایا ئەدات لە چ ئاستێکە، لە ڕووی ئەوەی کە ئایا ئەتوانی چ ئاستێکە تۆ خزمەتی هاوڵاتیان کەیتووە ڕنگ و ڕوئیای ئەم حیزبە بگەێنیتەوە بتوانانی نوێنەرایەتێکی دروستی لاوان بیت و چین و توێژە جیاوازەکان بیت. بۆیە دڵنیام هەر بەربژێرێکی تریش لەناو ئەم بەربژێرە بەڕێزانی لە بازنە جیاوازەکان کە ئەم شانازیان پێبەخشراوە بە کۆمەڵی فلتەرات تێپەڕێون. من تەمەناکەم کە هەم من هەم هەواڵانمە لە ئاسی ئەو بەرپرسیارەتە و لە ئاسی ئەو متمانەی خودی جەنابی سەرۆک بارزانیە بین، چونکە هەر یەکێک لە ئێمە بە واژوو بە ڕێگە پێدانی جەنابیان ئێمە ئەم شەرەفەمان پێبەخشرا و ئەم ئەرکەمان پێسپێردراوە. کەواتە پێگەیاندنی کادرێکی کچە شەهیدێک کاتە کەژانی شەید محەممەد دەکاتەوەی کە ئێوە بە کۆمەڵە خواناغات تێپەڕیون تا ئەوەی کە سبەینێ فرسەتیەوەتان هەبێت چانسیەوەتانێ بڕۆنە پەرلەمان بە ڕۆیایی تازە بە ئەجەندای نوێنەرایەتی بە تایبەتی لە دەڤەری سلێمانی
بەڵێ ئەو نوێنەرایەتێ بکەن. بەڵێ بەدڵنیایەوە طبعا من هەموو جارێک ئەوە دووپاتەکەمەوە کە من ئەگەر پەروەردەیەکی دروست پەروەردە کرابێتم پشتی شێر بەردایکی بەڕێزمەکەوێت بەڵام بەشێکی تریش بلا پەروەردەکەەوە مناڵی بۆ دروست بەڵێ بەدڵنیاییەوە چکە دایکیشم ینی پارتێکی ڕەسەنزادەیە و هەر بەو شێوەش ئێمەی پەروەردە کردووە لە هەمان کاتە من کچی ئۆرگانەکانی پارتی دموکراتی کوردستانم پەروەردێکی سیاسی تەندروست ئەگەر وەرم گرتوێ لەناو ئۆرگانەکانی پارتیا وەرم گرتووە ئێمە کاتێ هاتوونێتە ناو دنیای کارکردنەوە لە ڕێکخراوێکی قوتابیانەوە کاتێ دەستمان بەکار کرد هەموو تەرکیزمان لەسەر ئەو چی بکەین تاوەکو بتوانین زمینە سازیەکەین بتوانین کار ئاسانەکەین بتوانین واصلێکی دروست بین لە بینی قوتابیان و ئۆرگانەکانی پارتی دموکراتی کوردستان قوتابیان و حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی قوتابیانمان گرت بۆ ئەستۆ ئێستش لە ناو یەکێتی لاوانی دموکراتی کوردستان کە بۆ ماوەی 6 ساڵە من بەرپرسی پەیوەندەکانی یەکێتی لاوان دموکراتی کوردستانم ئێمە بۆ پەڕی ئامانەتەوە بۆ پەڕی متمانەوە ئەو ئەرکەمان لەسەر شان بوو تاوەکو بتوانین کێش و ئاریشەکانی لاوان بگەینی لایانی پەیوەندیدار بە دروست بگەینە حکوومەتی هەرێمی کوردستان هەکو هەمووان نەزانین بۆ پەڕی خۆشحاڵیەوە ئێمە کۆمەلگاکی لاومان هەیە و لە نیوە زیاتری لاوان لە هەرێمی کوردستان نابا بڵێم ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستانیان پێکێناوە بەدڵنیاییەوە کاتێککە تۆ هەرێمێکی لاو بیت و کۆمەلگایەکی لاو بیت کێشەکانی لاوانیش کێشەکەی کە تاقەیەکی باشوەیە کێشەی بەدڵنیاییەوە یعنی تۆ پێویستە دروستتر ورتر لەسەر کێشەکانیان ئیشکەیت لەبەرەوەی تۆ لە هەنێک لایەنە تۆ چەندێک لایەن ئیجابی هەیە کە تۆ مجتەمەعێکی لاوی لە ئەمان کاتیشا تۆ بێت بە بەردەوامی بۆی ئەو ئیجابەتی و ئەو ئەرێنیتی خۆی ببینێت سەرچێکی تقریبا پرۆفایل و پرۆپۆزەڵی جەنابتانم کرد بۆ ئەو کاتە بەڵێ ئیشتان کردو لە یەکتی لایەن و لە یەکتی قوتابیان بۆ مۆدێلی ئەو کاتە ڕەنگە کاری مەرزەمە و چاپکردن و ئەم شتانەیە بۆ ئەسەی ئەم مۆدەلە ینی چیتان کردووە سبێنێ کە نیوەی کۆمەڵگەی کوردی بۆ نمونە لە 150 کەمترە ئەتانێت چی بکەن طبعا بەڵێ ئێمە ئەبینین بەڵێ ئەجندای کارکردن ئێمە کاتێککە من لێکێتی قوتابیانی کوردستان بۆم 2007 بۆ 8 بگرە پێشتریش بوو کاتێک پۆزیشنم بە پلەم وەرگرت و بووم بە کارگێڕی بەڵێ بووم بە کارگێڕی لەقی قوتابیان من لە 2010 بوو کاتێک کە بووم بە بەرپرسی پەیوەندەکانێکی لاوان 2010 بۆ 19 بوو یعنی تقریبا دوو دەیە تۆ لە بینی ئەو دوو تاریخەیە تۆ بەدڵنیایەوە فۆرمی کارکردن ئەگۆڕێ مەتاڵبی لاو ئەگۆڕێ مەتاڵبی لاوان ئەگۆڕێت و کاتێککە ئێمە هاتیینە ینی ئێستا دنیای AI و دنیای تەکنۆلۆژیە بزەبت سوفت پاوەر دنیای تەکنۆلۆژیا و عصری سورعەیە علم و معریفەکان زیاتر زووتر بڵاوە بێتەوە و زائیدەن تۆ لاوێک لە مۆبایلەکەیە ئاشنای بە هەموو دنیا کەواتە مەتاڵبەکانی کاتێکە لە قاڕەیەکی تر پێشکەوتنێکە بینێت ئەو چاوەڕەیە کە حکوومەتەکەی ئەوش بۆی بکات بۆیە ئێمە بە هەموو توانای خۆمانەوە هەڵمانە کە فۆرمی کارکردنمان بگۆڕین بنمونە ئێمە لەسەر پەروەردەکردنی لاو بە بەردەوامی کارمان کردو پەروەردەکردن لە خۆمانەوە بۆ لاوان ببوورە ئەم لافت کەمێواژەیەکی ئەوەیە چۆن ئەم ئەندام پەرلەمانە لاف لێ نێن چۆن کارتان لەسەرەوە کردو لەسەر پەروەردەکردنی لاو بۆم شیکەرەوە ئێمە وەکو ئێمە بەڵێ ئێمە وەکو یەکێتی لاوان ئێمە من وەکو کادرێک یاخود وەکو بەڵێم یەکێک لە ستافەکانی ئەو تیمێکە کارگەر سکرتارەتین بەرنامەی کارمان دوو ئاراستە بوو ئاراستەیەک بۆ ئەندام و لایەنگر و کادریەکێتی لاوان تاوەکو چۆن بتوانین لەسەر پرەنسیپە نیشتیمانیەکان لاوان پەروەردەکەین لەکەوانەیە بێت جیاوازی بەدڵنیاییەوە ئێمە ئاڕاستی دووەمیشت بە جەناب تەڵێم ئێمە حەقی خۆیەتی هەر کەسێک کە کادر ئەندام لایەنگری و یەکێتی لاوان بێت تۆ بەدڵنیای تو جیاکاریکی شتێک جیاکاریکی ئامی بۆ ئەەکەی لەگەڵ ئامەکە ئاراستی دووەمیشمان ئەوە بووە کە بۆ لاوان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی ڕنگ و ڕۆیا و ئاین و ڕەگەزی ئێمە کارمان کردووە لەسەر ئاریشەکانیان و بارەگاکانی یەکێتی لاوان دیموکراتی کوردستان بە بەردەوامی بەبێ جیاوازی یەکێک ئایدۆلۆژیەکی جیاوازی هەیە حزبێکی جیاوازی هەیە لە مێشکی ئەوایە لایەنگری لایەنێکە ڕەگەزێکی جیازی ئاینێکی جیازی هەیە ئێمە دەرگاکانمان وەکو یەکێتی لاوان لە سەرجەم شار و شارۆچکەکان بە بەردەوامی کرابەوە تاوەکو ئەو خوول و چالاکی و ئەکتیڤیتە جۆرا و جۆرانی کە ئێمە ئەیکەینەوە بۆ لاوان بە بەردەوامی هەمویان چانسی ئەویان پێبیرێت ئاکسسی بەرنامەکانیان هەبێت و بتوانن بە شێوەیەکی یەکسانی داخڵی ئەو بەرنامانە ببن بەڵام لە هەمان کاتیشا بە دڵنیاییەوە
ئێمە تەبقێک یاخود بڵێ کۆمەڵێک لاو لە هەموو شار و شارچکەکان کە کادر یەکێتی لاوان دیموکراتی کوردستانن لە بەرنامێکی چڕوپڕترە ئێمە داخڵی پەروەردەکردنی کادری بەدڵنیایەوە تۆ ئێمە وەکو یەکێتی لاوان کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانین ئەرکێکی جدیە لە سەرشانی ئێمە تاوەکو بتوانین کادر بۆ حزب بۆ حکوومەت پەروەردەکەین. ئێمە خۆشمان پەروەردەکراوی ئەو قوتابخانانین بۆیە کاتێککە تۆ بۆ تەمەنێکی دوور و درێژ کار لەسەر تاکەکان نەکەیت تۆ ناتوانانی دوای گلەی لێ بکەیت بڵێ ئەم لاوە بۆچی بەرهەمدارنیە ئەم لاوە بۆچی ناتوانێت دەوری خۆی ببینێ بۆ ناتوانێت هەز بە بەرپرسیارەتی و بە مەسئولیەتکە بەرامبەر بە کۆمەلگاکەی لە کابینی نوێوان بە تایبەتی لە کابینەکەی مەسعود بەرزانی سەرۆکوەزیرە هەمیشە جەخت لەسەرەوە کاتەوە چۆن گەنج توانە و تاقی گەنج ببرێتە پێشەوە بێتە پێشەوە ئێوە کارتان لەسەرەوە کردووە بە تایبەتی من سەرچی جەنابتانم کرد لەسەر هەژماری من یاخود لەسەر ئایتی یاخود لەسەر تەکنۆلۆژیا ئێوە لە کارنامەتانایە کە ئەمە زیاتر برە و پێ بدەن بە تایبەتی ئێوە ئیشتان ئەوەیە سبێنە کە چوونە پەرلەمان لە ڕووی یاساییەوە لە ڕووی ڕەقابیەوە دوو کارتانەیە لە ڕووی یاساییەوە چۆن ئەماکەنە واقعک ئەکەنە دیفاکتۆیەک و لە ڕووی ڕقابیشەوە یعنی ئەوە بەرەو زیاتر پێشتر بەر. بەڵێ ئەوە شانازێکی گەورەیە کە ئێمە سەر بە پارتێکین و سەر بە حزبێکین کە پشکی شێری بەرکردو بە پێکەنانی حکوومەت و کابینە حکوومەت یاریمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزار کاک مەسعود بارزانی دەورێکی زۆر جدی و گرنگی یا بە لاوان بە شێوەیەکی گشتی لاوی بەرهەمهێنەر لاوێک کە بتوانێت زیندوو بێت و دەوری خۆی ببینێت لەناو حکوومەت یاریمی کوردستانە. ئێمە چەند نمونەیەکمان هەیە ئێمە حکوومەتی بابڵێم کابینی و حکوومەت یاریمی کوردستان پرۆژەی هەژماری من و فکرەی جێبەجێکردنی ئەو پرۆژەیە لەلایەن کۆمەڵێک یاخود تیمێکی لاوە تا ئەم دەقێش کە من و جەناب لەگەڵ یەکا قسە ئەەکەین جێبەجێ کردووە لە هەمان کاتە تیمێک هەیە کە لەناو حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوەی ئەو تیمە کە پێشتر کە حکوومەت و یاخود بڵێ کابینەکانی تر لە ئەرکابوون ئەم تیمە لاوە پرۆژە زۆر استراتیژیەکان بەڕێوە ئەبن. ئەم تیمە لاون کە سیستەمی بە دیجیتالکردنی حکوومەتی هەرێمی کوردستانیان گرتووەتە ئەستۆ. چۆن ئیش لەسەرەوە کراوە مەبستم لە فۆکسم لەسەرەوەی توانە و تاقی گەنج چۆن بە هەند وەرگیراوە هەرەوە نەبێت لەسەر ڕەوتە کلاسیکە ئەوانەی کە خزمەتی ئێمەیان کردووە مەبەستم لەوە کەژانخان لەم پەنجەرە بۆ پەنجەرە ئیشی ڕۆتینار نێژ لەبەرەوەی گرفتی گەورەی ئێمە لە هەرێمی کوردستانەمێ ئەم هەموو فۆرم و فۆرمکاریە مەبەستم لەوێ فۆکس چۆن زیاتر بکرێتەوە سەر ئێمە یەکێک لە کێشەکە زۆر جدیەکان تا ئەم دەقەیەش کە نەتوان ڕۆ لە سایاسە جێبەجێ بکرێت یاخود بڵین چارەسەر بکرێت کێشەی گەندەڵیە. چارەسەرکردنی گەندەڵی پێویستە ڕۆتینات نەمێنێت. چارەسەرکردنی گەندەڵی ئیداری چارەسەرکردنی گەندەڵی بە شێوەیەکی گشتی ئەگەر تۆ بیت تەنیا سێری ئەو بەرنامەی کاری کابینێنەوە بکەیت ئەبینی کە چۆن هەوڵیا زۆر بەجددی کاری لەسەر بە دیجیتالکردن کرد بە دیجیتالکردن واتە ڕۆتینات نەهمێنێت و ڕۆتینات نەماتۆ یەک هاوڵاتی تووشی ڕۆتیناتێکی زۆر نابێت کاتێکە ئەوێت مامەڵێکی لە هەر دائیرە و داوائیرەکە بێت کێسە ماوێتی لە سایاسە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە هەمان کاتێککە تۆ کار و چالاکیەکان یاخود جموجۆڵەکان بە دیجیتالەکەیت و ڕۆتینات کەمەکەیتەوە گەندەڵی کەمە بێتەوە لە خاڵی سێمیشیانێ ماتوانین ئەوەمان لەبەرچاو بێت ئێمە سوود لە تاقۆ توانەکانی لاوان ئەبینێ کەواتە تۆ ڕۆڵ ئەی بەلاو بەشدار بێت لە پرۆسە زۆر جدیەکانی حکومداریە تاوکو خۆی ببینێتەوە تاوکو جەدەستی خۆی ببینێتەوە ئەو لەوانەیە لاوێک کە بە دنیا ئاشنایە و بە پێشکەوتنەکانی دنیا ئاشنایە ئامادە نییە بۆ دەرهێنانی ئیجازەیەکی سایقی بچێت چەند شەو ڕۆژ سەرە بنووسێت ڕۆتیناتێکی ئەوراق بێنێت ئەوراق بێت ئەم کاتێککە تۆ نەتوانیت لەگەڵ هاوشانی پێشکەوتنەکانی ئەگەر هەموو جیهانیش نەبێت بەشێک لە وڵاتە پێشکەوتەکان تۆ تۆ نەتوانیت ئەو پێشکەوتنانە هاوشانی وڵاتانی دەوروبەرت بەلایانی کەمەوە وڵاتە پێشکەوتەکانی ئەقلیم بەریتە پێشەوە تۆ ناتوانانی گلەی لەلایەکی کە ڕوو لە وڵاتانی دەرەوەکات یاخود کۆچ نکات یاخود گلەی ئەوە نکات کە بۆ ڕۆڵی پێنادرێت گلەی ئەوە نکات بۆچی ئەبدیت ناکرێتەوە لە کابینە دوای کابینە تاواکو بتوانن ئەمانیش دەورێکی ئیجابی خۆیان ببینن بۆیە ئەوەی لە کابینەی نوێ بینیمان تەمەنا ئەکەین لە کابینەی دەش بە سەرۆکایەتی ڕێزار کاک مەسعود بارزانی
و کە پشکی شێر بەو هیواین و ئیشەڵا هەرواشە بێت کە پێکەهێنانی ئەم کابینە بەر پارتی دیموکراتی کوردستان ئەکەوێت دووبارە دڵنیامان کاتەوە لەوەی کە ڕۆڵێکی زۆر جدیتر وەکو کابینەوە بە لاوان ئەندرێت و سوود لە تاقە و تواناکانی لاوان ئەبینرێت. کەژان خان بە تایبەتی لە سلێمانی تەون بە ئۆکاریۆ منە ئەکرێت لە کەوانەیە کە بڵم خۆم یەکێکم لە قوربانەکانەوەی کە کۆچم کرد بە هۆکارەیە کە کەوتمە ژێر کاریگەریە من شتێکی کەسیە کە من باسیەکەم ئێوە چۆن کەیسگەلێکتان کۆ کردوتەوە لە مەسایلێکێتی قوتارما بە یەکیتی لاوان بیاخود لەوە زیاتر کە توێژینەوە بکەن لەوەی گەنج کۆچ نەکە ئەم تاخە و وزە جوانەی تەوە من گەنجەکە دوێنم هەر بۆیە فۆکسم لەسەر واتای گەنجە کە بۆ کۆچەکە و چۆن کۆچ نەکە و هۆشیاری پێ بدرێت یعنی دنیای ڕێکخراوەیە لە مەسایلەوەی کە ڕێکخراوێکی حیزبی بە لە مەسایلی NGO-کانیش کار لەسەرەوە بکرێت کە گەنج هۆشیار بکرێتەوە ئەم وڵاتە ئەو جەهەنەمە نییە بە تایبەتی کە ینی بەو شێوێ کراوەتە زێنی ئەو گەنجانەوە کە کۆچەکەن بە بێ هۆکار چۆن ئێوە ئیش لەسەرەوەکەن لە مەسایلی NGO لە مەسایلی ڕێکخراو لە مەسایلی بە تایبەتی میدیایش لەسەرەوە بکەن کە گەنج ناوێ ئەم توان و تاقەی گەنج بڕواتە دەرەوە. بەڵێ خۆی کۆچ جەنابیشت باش ئاشنای بەوەی کە پرۆسەیەکە یاخود بڵێ جموجۆڵێکە مافی هەموو ئینسانێکە جموجۆڵێکە لە هەموو شوێنێک ڕوئەیات بەڵام کاتێک کە بەو ڕێژەیە بەو ئاستە بەرزەوە لە ناو لاوانە ڕوئەیات بە شێوەیەکە کە تۆ پێویستە زۆر زارورە کە تۆ کۆنتترۆلی کەیت. ئێمە ئەگەر ببینین کۆمەڵێک هۆکار هەیە لاوانمان لێرە کۆچەکان ئێمە کێشەی بێکاریمان هەیە فارس قسێکی جوانیان هەیە ئەڵێ کاتێک کە دوعای لێکەکەن ئەڵێ یاخوا بێکار بێت کاتێک کە تۆ سێرەکەیت گەنجێکت هەیە لاوێکت هەیە بێکارە ڕوو ئەکاتە دوو ئاراستە ئەگرێتە بەر یاخود کۆچ ئەکات یاخود کۆچ ئەکات یاخود تووشی ئالوودەبوونە بێت جا ئالوودەبوونی مادەی هۆشبەر یاخود ئالوودەبوونی تەکنۆلۆژی بێکاریە. ئێمە ئەگەر بتوانین بە شێوەیەکی بەرچاو بێکاری کۆنتترۆلکەین لە سلێمانی بڵێ ئێمە ئەگەر ببینین بە زۆر بەداخەوم ئەوە لە چەند جارێک لە چەند دیمانێکی جیاوازە ئەمەم دووپات کردوتەوە لە ناو زۆنی سلێمانی دەوروبەریە بە جۆرێک بێکاری لە ئاستێکی بەرزایە کە لاوەکانمان لە شارێک و بە شارێکی تر کۆچەکەن تاواکو بتوانن هەلێکی کاریان دەستکەوێت. ئێمە ئەگەر نەتوانین بێکاری لەم سنوورە بە دڵنیاییەوە بە پرسپۆڕی بە شەهادە بە زانینی کۆمەڵێک زمانی جیاوازەوە نەکەم و لایەک بتوانێت لە سوچێکی ئەم هەرێمەی ترا ئەم هەرێمەیە لە شار و شارۆچکەیەکی ترا بتوانێت کاری دەستکەوێت. ئێمە ئەگەر نەتوانین هەلی کار چارەسەر بکەین و هەلی کاریان بۆ نەڕەخسێنین ئێمە ناتوانین چارەسەری کێشەکانی تریان کەین بە نمونە کۆچ. ئێمە ئەگەر نەتوانین گرنگی بە کەرتی تایبەت بین و هەلی کار بۆ لاوانمان لە ناو کەرتە تایبەتەکانە بڕەخسێنین ئێمە ناتوانین بە لاوانمان بڵین ڕوومەکەنە وڵاتانی دەرەوە خۆ ئەو کارێکە لە وڵاتانی دەریشەوە دەستیانەکەوێت لێرەش لەوانەیە دەستیانکەوێت بەڵام ئێمە نەمانتوانیوە بە پێی توانە نە لەسەر ئاسی حکوومەت نە لەسەر ئاسی پارتە سیاسەکە نە لەسەر ئاسی ڕێکخراوەکانی NGO ڕێکخراوەکانی سەر بە پارتە سیاسیەکان نەمانتوانیوە کللتوری جوانکردنی کارمان هەبێت کە هەموو کارێک جوانێکی خۆی هەیە هەموو کارێک قورسایی خۆی هەیە پێویستە بۆ ئەبێ لاوێک لێرە ئامادە نەبێت بە نمونە ژینگە پارێزی بکات بەڵام ئامادە بێت بچێتە دەروێ وڵات ژینگە پارێزی بکات. بەڕێستا وەکو گەنجێک چۆن یعنی لە ئەجێنداتانیان لە فکرتانەیە لە کارنامەتانایە لەوەی کە بۆ نمونە هەلی کار دروستکەیت بۆی گەنج ئالوودە نەبێ بۆی کۆچ یعنی دوو دەردی هەر کۆمەڵگایەکەمێ یا ئالوودەی مخدرات بێ بەگشتی یا کۆچ کات. بەڵێ ئێمە یاسایەکی زۆر جوانمان هەیە لە ناو با بڵێم ئەتوانرێت جێبەجێکرێت لە ناو پەرلەمانی کوردستانە یاخود بڵین هەمان لە ناو پەرلەمانی کوردستانە و لەسەر ئەردی واقع نەتوانراوە بە شێوەیەکی جدی جێبەجێکرێت ئەویش دەستی کاری دەرەکیە. ئێمە بەپێی ئەو یاسایی کە هەیە نەتوانراوە لە ناو ڕێستۆرانت و لە ناو کەرتە تایبەتەکانە ئەو ڕێژەیە کە بۆ دەستی کاری بیانی دیاری کراوە ئێمە بتوانین کۆنتترۆلی کەین و باقی کە لە سای هەفتا بەرەوسەرەوە هەلی کار بۆ لاوانمان لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێتەوەتە جێبەجێکردنی یاساکان و چاودێریکردنی یاساکان زۆر لەوە گرنگترە تا بتوانیت یاسایەک دەرکەی. کەژان خان کەواتە من لە چیەوە تۆ ببیخیت کام چوارچێ لە غیابی چیەوە ئەمە لە غیابی چاودێری بەدووادا چوونە دەستور
دەستوری هەرێمی کوردستان گەورەترین فەراغە کە لە ئێستاە ئێمە کۆبوون لە ڕووی یاساییەوە لە ڕووی ڕقابیەوە بەڵام غیابی دەستورە ئێمە کۆمەڵی کێشە و گرفتی جددی هەرێمی کوردستان پێوەی ئەناڵێنێت ئەویش لە غیابی دەستوری هەرێمی کوردستانێ هەر لەبەر ئەمە شاکە لە کارنامەی ئەم جارەی پارتی دیموکراتی کوردستان لە بڕگەی یەکەم بەشی سیاسی ئەوەیە کە هەموو جهودێکی فراکسیۆنی پارتی ئەم جارە بۆ تێپەڕاندنی دەستوری هەرێمی کوردستانە بێت چونکە غیابێکی جددی ئەم دەستورە وای کردووە کە بە کۆمەڵی کێشەوە بناڵێنێت بۆ ماوەی چەند ساڵە لە دقەیە زیاتر کەژان خان ئەناسێرم بە بینەران بیسەرانی ڕادیۆی تەلەڤیزیۆنی ئیسلامانی کە وەکو بەربژێری پارتی دیموکراتی کوردستان کەژان محەممەد کەژانی شەید محەممەد کاندیدی بەربژێری پارتی دیموکراسی لەسەر لیستی ژمارە 109 بە ژمارە 39 کەژان خان لە یەک دەخە ئێوە توانن دیدارەکەمان کۆتایی پێ بن بەڵێ من بەخۆتان